زۆر خۆشحاڵین ئەوڕۆ ئێمە وەکو ڕێکخراوی کاوە لێرین و بووینە سەکۆیەک بۆ کۆکردنەوەی کوردانی هەر چوار پارچە لەگەڵ بەڕێز مامۆستا سۆران. مامۆستا سۆران کەسێکی نووسەر و زمانناس و مێژوونووس و ئەکادمیە. ئەوڕۆ لێرین بۆ ئەوەی شرۆڤەی کتێبەکەی بکەین کە لەژێر ناونیشانی مێژووی بزر و نەگەڕراوی کورد. کتێبێک کە جیاتر و پڕماناتر لە هەر کتێبێکی مێژوویی دەربارەی کورد و کوردستان. زۆر سپاسی ڕێکخراوی کاواکەم کە ئەم ئێوارەیان ڕێخستووە بۆ گرنگە لە مێژووی کورد بگەین. زۆر کەسەڵە مێژوو چی لێ بکە ئەمڕۆ ئێمە ئەو قسانە زۆر ئەکەین، بەڵام بۆ مێژووی کورد گرنگە. بۆ چوونی کۆن و نوێ سەیری بدانین ئایا ئەم کوردی کە ئەمڕۆ ئێمەی ناسین هەموو هەمیشە وا بووە لەسەر چاوەکانە، سەیرێکی بزانین لە ڕابردووە چۆن ناسرا و ئەمڕۆ چۆن نەناسین. ئەجا بۆی کورد بناسین سەیری بەڵگەی نووسین و زمانەکەین، دواتر سەیری بەڵگەی کشت و کاڵیەکەین. من لە مێژووە هەرە گەڕام ئەگەر ئەمڕۆ هەچی پەرتوویکی جیهانە بگەڕی بە دوای کووردا هیچ دەست ناکە. یعنی کورد شتێک نازانی، یعنی وەڵامێکی ڕوونە دەست ناکە. ڕۆژێکیان لێکۆڵینەوەیەکمە خوێندەوە لە سەرمانایەکان 2900 ساڵەوە پێش زۆر زۆرها، یعنی هێشتا ئەوروپا هەر هیچ شتێکی نەنووسراوە وەختە. سێرەکەم حکومڕانێکیان نایە ئازایە. ئەمە من لەو کەسانەش نیم دایمە بڵم تەواوی ترەمە کوردیە نەخێت بابزان بۆ نایە نایە ئازایە. حکومڕانێکی تر ناوی بەگدادیە، ڕێک ئەوە بەگزادەی چکە بە زمانی میدیش دوایی بۆم دەرکەوت هەر بەگزادەیە. ئەمە بۆی دەرخستم من ناتوانم بە مێژوو بە تەنها بەشی تێگەیشتن لە کورد ناکە. کورد نەتەوەیەکی زۆر دێرینە، ئەنی نوێ نییە. ئەم زمانانەش سۆمەری، هوری، هیتی، لوڤی، ئاوێستا، پەهلەوی، فارسی، کۆنکاری من ناڵم هەمووی ئەزانم، بەڵام لە هەموویان ئیشم کردووە و چەند زمانی تریش هەندێکیان باشتر بۆ نمونە سۆمەری ینی لەگەڵ یاژیاوم ئەوە بە قوڵایی چوم. ئەمە یارمەتیان من کورد بە شێوەی تر ببینم. بۆ گرنگە لە مێژووی کورد بگەین؟ خۆی لە ڕاستیە هەموو مێژوویە گرنگە، هەموو مێژوویە گرنگە چکە بەشێکە لە مێژووی مرۆڤایەتی. برتانیکا شێوازی نەرێتی ژیانی کوردەواری کۆچەری بوو بە دەوری بەخێوکردنی مەڕووبزن لە دەشتەکانی مێسۆپۆتامیا و بەرزایەنەکانی تورکیا و ئێرانە. کورد خەریکی بەو شاخانە و خەریکی مەڕووبزن بووە. سێرم زمانە ئەمە ئێستا کە ئێمە قساکەین. زۆربەی کورد بە دەگمەن کشت و کاڵیانە کرد. سەپانی سنووری نیشتیمانی دوای جەنگی جیهانی یەکەم کۆچی وەرزی مێگەلەکانیانی ڕاگرت کە وای لە زۆر کورد کرد واز لە شێوەی نەرێتی بهێنیت و ڕوو بکاتە ژیانی گوند و جوتیاری نیشتەجێ. هەندێکی تر چوونە ناو ئیشکردنی نانێرێتی. واتە کورد هەتاوەکو ئەم نەخشەیان بۆ نەکرد خەر خەریکی مەڕووبزن بۆ بەم شوانە. ئەمە گەورەترین دەستگای ئەکادمیست. ئەم پیاوە نایە بنوەحشێ من ینی ئەو نەم شتەکانی خوێنێتەوە ئەو نە چوومەتە قوڵاوی، ینی هەندێک پێی وەکو هەستی پێیەکەم هەست بە قسەکانێکم. ئەمە ویستوێتی زانستی کۆن بپارێزێ. لە ساڵی کەی سەدەی نوێم 1200 ساڵەوە پێش پەرتووکیشیە لەسەر ئەلفوبێ کۆنەکان. ئەم پیاوە خۆی کلدانیە. کلدانیەکان لای یۆنانیەکان بە خەڵکی زانا و ینی بەتواناتر لە یۆنانی ناسراون 2000 ساڵەوە پێش سەرچاوم لە سەریانەیە. ئەم پیاوە خۆیڵێ من کلدانیم، ینی خۆی بۆ زانیوە. حاڵ بووین بەڕاستی لە میوانداریکردنی و کۆرە بە نرخە کە بەڕێز کاک سۆرانی حەمەڕەش بۆ ئێمە ئیساس کرد. بەڕاستی کتێبێکی ناوازەیە، شۆڕشیەکە لە مێژووی کورد کە زۆر گرینگە هەموو کەسێک بخوێنێتەوە. دەبێت بە وەچەرخانێک بۆ ئەوی مرۆڤی کورد تاچ کەسی کوردی ئاوا گرنگی بە مێژووی خۆی بدات. و بەڕاستی بە نسبەت من کە من لە بواری مێژووە زۆر خوێندنەوەم هەبووە، بەڵام بەڕاستی وەچەرخانێکی مێژوویە هەموو بیر و باوەڕی ئێمەی گۆڕی بە هیوای سەرکەوتن و هیوادارم لە زانکۆ و خوێندنگەکانی کوردستان بکرێتە جێگەی بکرێتەوە بۆ ناساندنی مێژووی ڕاستەقینەی کورد. هەر بژیت کلدانیەکان کە بابلێنیەکانن داناترین کەسی سەردەمی خۆیان بوون، شارەزای باشی هەموو زانست و هونەرێک بوون. کوردەکان دەیانویست هاوشانیان بن و کێبڕکیان لەگەڵکەن. 1200 ساڵەوە پێش کوردەکان ویستویانە کێبڕکیان لەگەڵکەن. کورد لە ڕوەگناسی و کشت و کاڵا بەتوانا بووە 1200 ساڵەوە پێ. ئەوان بانگەشەی ئەوە دەکەن کە لەنەوەی بەنووشاردن و کتێبەکانی ئادەمیان هەیە لەسەر کشت و کاڵ کورد. جا ئەم ئادەمە ئادەمی کتێبی تەوراتۆمانە نییە، ئەمە ئادەمی سۆمەریە دوایی لە پەرتووکەکە وردەکاریەکەی بینن سڵای خوای لەبێت وە کتێبی کەواتە کورد دوای وتووە.
لە شاری بەغدا 30 کتێبم بەم ئەلفوبێ لابوو ئەلفوبێی کوردی ئەمە ئەلفوبێی کوردیە کە لە شامم 2 کتێبم لە لابوویەکیان سەبارەت بە ڕوانی مێ و دارخورما ئەوی تریان سەبارەت بە کێشەکانی ئاو چۆنیتی دەرهێنای لە شوێنێک کە نائاشنا بیت پێت من ئەمانەم وەرجێڕا لە زمانی کوردیەوە بۆ عەرەبی هەتاوەکو مرۆڤاتی سوودی لێ بینێ 1200 ساڵە لەم ئەوبەر پەرتووکی تۆ وەرجێڕاوە بۆەوەی مرۆڤاتی سوودی لێ بینێ زۆر خۆشحاڵ بووم ئەوڕۆ وەکو ئەندامێکی ڕێکخراوی کاوە لێرە بووم لە کۆڕەکەی مامۆستا سۆرانی حەمەڕەش دەربارەی کتێبی مێژووی بزر و نەجێراوەی کورد لە شاری کاردیف و زۆر خۆشحاڵ بووین زۆر کە زانیاری زۆر نوێ و نەبیستراومان جێ لێ بوو دەربارەی مێژووی کورد و کوردستان ئێستا زۆر بە تینتر و بە تینوترم لە بۆ ئەوەی خێرا تەواوی کتێبەکەی بخوێنمەوە ئەو زانیاریان نەگوتراوانەی دیکە دەربارەی مێژووی کورد وەکو هەر تاکێکی دیکەی هەر نەتەوەیەک ئەو مافەم هەیە ئێستا کە زانیاریەک زیاتر لەسەر نەتەوەکەی خۆم بزانم کەواتە کوردستان بە بەڵگەی مادیمان هەیە کە ئەم خاکە کۆنە بەڵام ئایا خەڵکە پەیوەندی بە ئێمەوە هەیە من زمانی سۆمەریم وەرنەجێڕاوە یەک وشم وەرنەجێڕاوە ئەمەشم بۆ نەکردووە من نەتوانم ئەگەر خۆم تەرخانکەم 2 ساڵ توانم ئەوەش بکەم بەڵام نایکەم لەبەرەوەی کەسێ نەتوانێت گومانکە لە یەک وشەی سۆمەری هەچیم هەیە لەم کتێبە تۆ توانی لە فەرهەنگی جیهانیا بیدۆزیتەوە کە فەرهەنگێکە بڕواپێکراوە لە ئاستی جیهانە هەچی پرۆفیسۆری جیهانە ئەڵێ ئەم زمانە 4000 ساڵەمە پێش مردووە پەیوەندی بە هیچ شۆنیە منیش هاتووم بە عالەمەڵم نەخێر ئەم زمانە کورتچەی پێکە و بۆیە ئێمە ئەم شوێنانەش بۆی ڕوبەڕووی جیهان بینەوە تەمەنەمە بەشێکە لە گەشتێ چەند هەفتەی تر لە نەمسابین لەوێ بەس ئەڵمانبان کراوە خەڵکی ئەکادیمی و بوارەکە زیاتر قساکەی لەسەرەوە ئێستا خەڵک هێڵێ کورد هەستی کوردبوونی نەبووە تا 300 ساڵەوە پێش بنووسین من شعرم هێناوە لە هی ئەحمەی خانی بە قوتر 1000 ساڵ تەمەنێتی 1100 ساڵ تەمەنێتی بینی کە کورد یەکێکە لە کۆنترین نەتەوە کە هەستی کوردبوونی هەمووشی بەڵگە هەمووشی بەڵگەیەکە ینی بەڵگەی ڕوون و ئاشکرا نەورۆز هەتا لە نەورۆز نەگەی لە کورد ناگەێت تا لە کوردیش نەگەین بەڵام دڵنیا بە یەکەم ئاگر لەسەرم گۆی زەویە تۆ کردوێتەوە یەکەم نەورۆزی تۆی کەواڵم من بە ئەتوشت ئیش ناکەم کوردم زۆر خۆشە بەڵام هەشتێ بەڵگەی نەبێ بۆ من چیرۆکە هەچیە بینی لەسەر نەورۆزە و پەرتوکە هەمووی بەڵگەی ڕوونی لەسرە هیوام وایە بە دڵ بیخوێنەوە ژنی شەرکەری کورد وامان نەزانی مە چین لێیە کە سەیرەکەی ئەو پەیوەندی کە داعش و کورد لەگەڵێکە هەی بوو داعش چۆنە بینی کورد چۆن بوو ئەوە لە ڕاستیە ئەتوانی بگەڕێیتە تا 5000 ساڵەوە پێش ئەکەدیەکان خەریکی حیجاب بوون ژن لە ماڵەوە بووە سۆمەرەکان ژن بزنزی کرد خاوەنی هێو بوو ئەمە هاتووە هەتا وەکو سەردەمی سەلاحەدینی ژنی ئەیوبی خاوەن دەسەڵات خاوەن خانەقایان دروست کردووە بینایان دروست کردووە یەت هەتا ئەمڕۆ لە سەردەمی میدەکانە ژنی شەڕکەر هەبوو لە ڕێگای ژنەوە لە ڕێگای کشت و کاڵەوە لە ڕێگای دیێنەی گێنمەکەوە لە ڕێگای بۆ نمونە کاڵەی لۆلۆ لێلێ هەموو سۆمەریەکان گۆرانیان بێ لە لۆ لێلێ دەست پێ نەکردو هەمووشی بەڵگە ئەمە من هەمووشیە بینیت بەڵگەکانتیان زمان و وێژەی کوردی کە هەڵەت تێگەیشتین کەسایەتیە کوردیەکان بۆ نمونە پیاوێک هێنایی ئێزی زەریر کوێرێکی فەیلسوفێکی هەولێریە کە بەداخەوە هەر نایناسین شەمسەدینی شارەزوو کە زۆر نزیکە لە دڵمەوە فەیلسوفێکی جیهانیە بە ئەنگلیزی خەڵک ئەیناسێ ئێمە بەداخەوە تا ئەم ڕۆژ زانکۆیە نییە کە کارێکی باش خەریکە وردە دەست پێکا خۆشحاڵم بەوانە کۆمەڵێ هاوڕێم هەیە کە دکتۆراکەی لەوێ کردووە لە ئێران زۆر دڵخۆشی کردوم ئەوانەش هەیە بەڵام ئێشتا لە چاو شەکسپی بۆیە گەورەیە لەبەرەوەی نەتەوەیە پاڵی پێوەگەیجینە شەمسەدینی شارەزووری دڵنیا بە لە شەکسپی گەورەترە بەڵام ئێمە نەمانتوانیوە بە جیهانی بناسێنی ئەوەی کە ئەمڕۆ پێتەڵەن مێژووی کورد نییە ئەمە حەقایەتێکە وەکوتم ئەم دەوڵەتانە هاتنە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویستیان بە هاوسەنگی هەبوو بۆ نمونە پێویستیان بە ئێرانێکی بەهێز و بەرامبەر عوسمانیەکان ئەیانی عوسمانی زەئیفکەن و عەرەبێکی خەیاڵیشیان دروست کرد عالم العەرەبی و ئەمە هەمووی بە بەڵگە قساکەم نەکبین چۆن عەرەب گەورە کراوە چۆن فارس گەورە کراوە چۆن مێژووی ئێران ئەم ئێرانە هەموو ڕۆژێوتویانێت چۆن لێمان بۆ بەڕاست ئەم مێژووی کە نووسیوانە بۆ خزمەتی ئەو نەخشەیە بووە وە خزمەتی نەخشەکەی کردووە بەڵام هیچ لە خۆشیان زەرێریان کردووە ئەوروپاش خۆی لە خۆی تێنەگەیشتووە چونکە کورد سەرەتای چیرۆکەکەی هەتا جیهان لە کورد تێنەگا نە لە بنەچەی شارستانیەت و نە لە مێژووی خۆی تێگا ئەوەی پێڵێن ئێران و ئێرانی بەشێکی زۆری خەیاڵاتێکی ئەوروپیە بەڵگەی لە پشتەوە نیە من ناڵم هەموو نەتەوەیەک چەنە بچووکیش بێ مێژووی خۆی هەیە بەڵام بەشێکی زۆری ئەوەیە جا من ئەم کارە ئاسان نییە لەبەرەوەی من
بێلایەنم و ناشمە باڵی ژێر حیزب ینی ئەوە بەهی نایفرۆشمەوە بە کەسەوەی کەواکە من خۆم وا ئەتوانم کار بکەم ئەگەر لە ژێر باڵێکا بم بەخوا یەک ڕۆژیشم پێ ناگرێمە ئیشی دڵە لەگەڵ هەر چوار پارچەکە کارەکەم باکوور بە هەمووشیان یەکشتیان پێڵم کاگە بە سمپڵی حیزب مێنە ئەوێ من نتوانم سیمینارەکەین کارەکەین یعنی ئیشەکە ئاسان نییە بەڵام خەریکین تا ئێستا هەر زۆربەی لەگەڵ کۆمەڵگەی کوردیە بە زوا خەریکە لە ئەمریکا شڕ ڕێگەخین ساڵی داهاتوو چواردەی مانگ سیمینارێکی زۆر گرنگمەیە لە شاری کەڵتوری ئەوروپا کە 2011 بە شاری کەڵتور هەڵبژێرا لەوێ سیمینارێکم هەیە هەر بۆ خەڵکی ئەڵمانە پرۆفیسۆری تیا لە مێژووە ئامادابێ خەڵکی ڕۆژنامەوان و تەلەڤیزیۆن و هەموویەت هیوامان وایە ئەمە سەرەتای ئەم مێژووە جیهانیە ئەم کتێبە جیهانیە نی لە ئاستی جیهانە تێگەیشتن بە تەواویە گۆڕێ ینی نەک لە بەری خۆم نووسیوە چونکە کورد گرنگە ئەمەی مەسەلەکە من نیم مەسەلەکە کووردە کورد گرنگە بۆ مێژووی مرۆڤایەتی بەڵام تێگەیشتێکی هەڵەی لەسرە ئێمە هەمومان لە پشتین من وەکو هاوڕەکانم وەکو ڕێکخراوی کاوە هەمومان پشتگیری کاکسۆرانەکەین بەڕاستی مێژووی کورد گرنگە و ئێمە لە بینی چوار دەوڵەتی دوژمندابێ بە هەمومان هەوڵ بین میلەتی کورد لە ناو دوژمن ڕزگار بکەین ئەمەی کاکسۆران کردوێتی جێگەی فەخر و شانازی ئەمەیە ئابووری زۆر گرنگە بۆ پێشکەوتن نزیکەی 400-500 ساڵەمەوە پێش ئەوروپیەکان ڕێگەیەکیان دۆزیەوە کە پێڵێن کەیپی پێڵێن ئەوەی کە لە ئەفریقاوە پێش ئەوە 500 ساڵەوە 450 باشە ئەمە لەو پێشڕێگای هەبوو پیانەوە ئاوریشم لە ئەم ڕێگای بە کوردستان هاڕووی ئێمە تۆ زانی من بە سەرچاو هایمە خەڵک لە کوردستانەوە لە ساڵی 900 بازەکرێت کە لە کەنیسەی کوردستانەوە چۆ بۆ چین لەوێ بۆ بەسەرکردەی کڵێسە لە چین یعنی ئمە پەیوەندیکی جیهانیمانە بۆ فکری و ئابووری ئەنجە کوردستان بژاوە بۆ لە ڕووی ئاورە بڕۆ سەیری پەرتوکەکەی ناوی چییە شەرەفخانکە کە باسی شوێنەکانی کە ئەولیا چەلەبیەتە کوردستان باسی حەمامەکان نەگاڵە بۆ ئێمە لە ئەستەمبوڵ حەمامی وامانێ جا ئێمە یادەوەری خۆمان بەکارێنین بۆ هەڵسەنگانی مێژووی خۆمان بەڵام بڕۆ سەیری سەرچاوەکە لەویا بووە ئێمە نەمان بینیوە بەڵام بەگشتی کۆی ڕۆژهەڵات ئەوروپا لە 500 ساڵی ڕابردووە دابەزی ئێمە لە ڕووی ئابوورین و وێران بوو لەپێش ئاگر پەرستیدا لەپێش موسڵمانێتیدا لە دیری و لە سەربەستیدا هەر کورد بووین و هەر کورد ئەبین لە عارەبم لە ئێرانیم نەبوو ئامانجی سەرەکی ئەم کۆڕە ناسانی ئەم پەرتوکەیە بەڵام گرنگی ئەوەیە کە ئێمە وەکو کورد خۆمان بناسین زانی چین لە کۆ هاتووی ئەم پەرتوکەش ئەو هەوڵەیە نەتەوەیە کە یەکەم نووسینی داهێنابێت لە سەرزەوی نەتەوەیە کە یەکەم گەنمی چانووە لە سەرزەوی ئەمڕۆ بە شوان لە جیهانە ناسێنراوە ناکرێت چیتر ئێمە لەو مێژووە بێدەنگ بین ئەبێ کورد خۆی بناسێ وەک ئەوەی کە هەیە نەک وەک ئەوەی کە بە شێوەی کۆچەر و شوان ناسانیانە ئێمە پێویستمان بە خۆناسینە بەو خۆناسینە دروستەی کە بتوانێت لەسەر سەرچاو بەڵگەنامێت